بەناوی خی بەخشندەی مێرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خی گەورەتان لێبێ. خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. ئەمڕۆ حوتیسەی 2019 28 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ڕاپەڕین و ڕوبەڕووبوونەوەی جەماوەری شاری سلێمانی بەرامبەر بە ڕژێمی سەرکوتکەر و داگیرکەر و چەوسێنەری سەدام حوسێن و ڕژێمە لە گۆڕنراوەکەی. بێگومان لە ئەنجامی ستەمە یەک لە دوایەکەکانی ڕژێمی بەغدا بەرامبەر بە نەتەوەی چەوساوەی کورد و زیادبوونی چەرمەسەری و نەهامەتی و تاقیکردنەوەی دەیەها ئەشکەنجە و ئازار بەرامبەر بە ڕۆڵەکانی کورد، گەلی ڕاپەڕیوی کورد زنجیرە ڕاپەڕینێکیان دژی ئەو ڕژێمە سەرکوتکەرە دەست پێ کرد. حوتی ئازار لە شاری سلێمانی دەستکرا بە ڕاپەڕینێکی جەماوەری و تێیدا تەواوی دام و دەستگاکان و شوێنە گشتیەکانی شار کە لەژێر چەپۆکی ڕژێمی سەرکوتکەری بەعزدا بوون کەوتنە دەست ڕۆڵەکانی کورد و ڕاپەڕینێکی سەرتاسەری شاری سلێمانی گرتەوە و هەوایەکی ئازادی بەرەو ڕووی خەڵک بوویەوە. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلامیش هەمیشە بەگشت چەوسانەوە و هەمیشە بەگشت ستەمدا چۆتەوە و توانیوێتی ببێتە پەناگە و سەنگەرێک بۆ چەوساوەکانی دنیا، واتە ڕاپەڕین و بەرخۆدان و ڕوبەڕووبوونەوە و خەبات دژی چەوسێنەران و ستەمکاران یەکێک بووە لە بنەما گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتیش هاوشانی هێزە سیاسەکانی تری کوردستان یەکێک بوو لەو هێزە کاریگەر و گرنگانەی کە ڕۆڵی بەرچاوی هەبوو لە ڕاپەڕینی شاری سلێمانیدا. ئێمە ئەمڕۆ باز لە ئەو ڕۆژەکەین و ڕۆڵ و کاریگەری هێز و لانە سیاسەکان و بزوتنەوەی ئیسلامی ئەو کات. بۆ مەبەستە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا جەعفەر ئەحمەد و مامۆستا سەرباز ژاڵەیی بەشداربووانی ڕاپەڕینم کردووە. زۆر بەخێر بێن و سپاس بۆ ئامادەبوون. مامۆستا جەعفەر زۆر بەخێر بێن. مامۆستا جەعفەر سەرتا لە جەنابتەوە دەست پێ دەکەم. پێم خۆشە باسێکی ڕۆژی ڕاپەڕینمان بۆ بکەی حوتی ئازاری 1991 جەنابتان وەکو بەشداربوویەکی ڕاپەڕین چ بیرەوەریەکتان هەیە یا چ قسەیەکتان هەیە بۆ ئەو ڕۆژە؟ بسم الله الرحمن الرحیم. صلى الله وسلم على سيدنا محمد ومن دعا بدعوته إلى يوم الدين. دوای سپاس و ستایشی خی گەورە و درود و سڵاو بۆ سەر جانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەزیزان، ئەوە یاداوەریەکە لە هەزری زۆری کووردا ئەوەی کە ماوە ئەوانش کە ڕۆشتون خی گەورە ئینشاڵڵا لیان خۆش بێت. جا نازانم باسەکە چۆن باسکەین، هەر لەسەر حوتی سێ باسەکە دەست پێ بکەین کە مطلقاً خودی ئەو ڕۆژە یاخود بنەماکانی و دەستپێکاری ئەو کارانە. ئێمە خۆی بەرنامەی پێشتر باسیادی ڕاپەڕینمان کرد لە ڕانیە و ئەم ڕۆژ کە تایبەتە بە شاری سلێمانی باسی شاری سلێمانیەکە. دیارە ڕاپەڕینی شاری سلێمانی پێشترەوە خۆتان کە باستان کرد لە ڕانیە ئەو ڕاپەڕینە بوو جەماوەر هەمووی لەسەر پێ و ئامادە، بەڵکو لە دەرەوەش ئاگاداریەکان نێردرا بوونەوە بۆ ناو شار. ئەوانەی هەر کەسە و لایەنگرانی خۆیان ئێمە وەکو ئەو کاتەی بزوتنەوەی ئیسلامی بەندە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لە ناو شارا بووین هەموو پەیوەندیمان هەبوو زۆر بە توم و تۆڵی. حتا پێش ڕاپەڕین حەزەکەم زۆر کەسێک کە ئیجازەم لێ نەخواستون باسییان کەین لەبەرەوە ناویان ناهێنم من و خۆم. زۆر کەسە بۆ ڕۆڵی کاریگەری هەبوو کە ئێستا یا لە کەناڵێکی کە و یا لە شوێنێک کە زۆر بە چاوی بە مەردانە هاتنە پێشەوە لە کارەکەیانە. بەندە ئەو کات کە لە پێش بزوتنەوەی ئیسلامیشە هەر لە کاری ئیسلامیەکە بوون لە پەیوەندی ئیسلامیەکانە کاتێ مامۆستای بەرزنجی لەودی بوو، بەڵام خۆ ئامادەکاری چەند جارە و چەند بارە هەبوو. کۆمەڵێ برای بەڕێز کە سەرباز بوون لە حامەی سلێمانیە، خۆشەویستانی دەوری دووس و کەرکووک بوون، چەندانەیە بوون. پێش ڕانیە بە چەند ڕۆژێکیش ئیجازەیان وەرگوتم تفەنگەکانتان دێنە ماڵەوە لە یاتاقی پێچن و دوایەوە لای بەندەوتیان ئەگەر نهاتین وتم ئەلفاتیحە. هەر بۆ خۆشی ئێساش بەداخەوەی چیان بەو نەخۆشی کاڵەن سەرەتان وفاتی کرد. چەند برایان ئەلحەمدولیلا شکر لە ژیانان ئەگەر ببیستن یادیان بەخێر ئینشاءڵڵا. بەڵێ ڕاپەڕین دەستی پێکرد بەیانی هەستاین تەقە دەستی پێکرد بجا ئیتر لە چۆوە دەستی پێکرد و ئەویان با من چونکە وەکو خۆی قسە بکەم، بەڵام ئێمە لە کارێزەوشک بووین بەرەو جامیعەکە و بەرەو با بڵێن کە پیانە و شەید عوسمان ئەوانە هەر کەسە و بە گوێرەی
تەنزیم و ئیشوکاری خۆی بەڵام بەڕاستیەکەی نرخی ئەو جەماوەرە بنرخێنی کە بەگشتی وەکو خۆی شارەت پێدا ڕاپەڕی لەو سەما ئەوەنەی پۆنج خواردبووەوە بە شێوەیەک تەقیەوانە خەڵک لە گولە نەئەترسا بەڕاستیەکەی ئەنی جۆرێ بوو ئیتر یەک بەیەک هەنێ دام و دەستگا گیرا ئەو کات یادی بەخێر شەید مامۆستا مەرحەمین بەندەش کە ئەوانش مەفرەزیان پێ بواتن چوینە جامعەکە دیارە چەکداری تیا بۆ کەسا ئەو کاتە هەنێ دام و دەستگای حکوومەتی تیا بوو پاکرایەوە حتا کەسێک لەوانە کە پێچێ زۆریان کە هەنێ ئیشکرا بێت لەوانە بووبن کە لە پێشە ئەڵقە لە گوێی بەعس بووبن ویستی تاپۆ بسووتێنێت بەندەوتم چیەکەی تێیسوتم بیسووتێنێ و کوژم مامۆستا مەرحەمین چارپەلی گرت و بەستی قسێ سیارەکەوانێ وتم نامەی کوژەکەی ناکە دوایە تر ئێمە ڕۆشتین بۆ ماسکەر ساردا و کە پیانەوت تەوە بەرەو دیۆڕە و دوانیۆڕکی کەس من وکو خۆم بیری ناخواردنشتم نەبوو جەنابەت دەڵێ نەمهێشتووە تاپۆ بسووتێن ئەمە هەستێکی بەرپرسیارەتی بۆ بەرامبەر بە میلەتەکە واتە ئێمە ڕاپەڕی نەکەین لە پێناو بنیادنان نەک لە پێناو تێکدان و سووتاندن و لەناوبردنی هەزارها بەڵگەنامە زۆر هاوارم کردیانی و مەکتەب وشتانە و کاکە جان ڕسمی سەدام حوسێن هەرچی دیکۆمنتێ پەیوەندی بۆوانەوەی ئەی سووتێنن ئەی شتێنن بەس کاکە کورسی و قەڵە پانکە و چۆنەڵی قوتابخانەکان بەگشتی بە عام ینی ئەم هەستە لە چێوە سەرچاوی گرتووە کە پێشمەرگەیەکی بزوتنەوەی ئیسلامی ئەو ساپەروەردەکراوی ئیسلام کە هەروەکو خانەوادەیی و دوای ئەو منهەجەی کە من لەسەری ژیاوم ئەین تەمەنی گەنجیم بە درێژای شۆڕشی کورد لە 61ەوە من 6 ساڵ بووم کە شۆڕشی کورد دەستی پێکردووە ئەنی لەوە پێش لە شۆڕشی ئەیلولا هەنێک کاروباری کەمان بەڵامیتر لە 79 بەندە سوپاس بۆ خوای گەورە ئەنی ئەو کاتیش کە ئەهلی نوێژ و ڕۆژ بووم زۆر جار ذکرياتی گەرم ئەگەر ئیجازە هەبێت ئەنی ئەو کاتەکە لەو ئیش و کارەی ئەوان ئایشمەکەرەم و سەرکەوتو نابین بۆچی منهەجەکەمان قورئانیە ئەوانەی لە پشت منەوە بوون لە تەنزیمە کە زۆریان نەماون ئەوان ژەگەر ما بن جویان لە دەنگمان بێ هەنمن ئێستا لە یادیانە ئەنو کورە داخی ئەمە ناکەین ئەو خەتەی ئیسلامی باوی نەبوو تەنها سۆفی و دەرێژ باوی هەبوو ئەو کاکە یابی بکەن بە سۆفیا بە دەرێژ ئەمە بۆ تەنزیمی ئێمە نابێت کە بۆ ئەو زەمانە بەڵام ئەم هەستە لە ناخماوەکو بنەماڵە ئەنی باپیرم خوای گەورە ڕەحمەت لە قەبری بێت ئەنی زار لە باوکیشمە و جارێ قسەم کردووە پەروەردەی ئێمەی بەندە و شەهید دیارە کە تۆزێ کزڕەڵە گەورە بوو بووین بۆ ئەو کاتە پەروەردەی کردبووین کە هەمیشە وای پەروەردە کردبووین ئەم دینی ئیسلامە چڵەدانێک بەبێ پێویستیش ناشکێنێتەوە چجای ئەوەی ماڵی گشتی میلەتێک کە تۆ ئەنی بەداخەوە ئێمە کەەوە 27 ساڵ چەند ساڵ بەسەر ئەو ڕاپەڕیناتی ئەپەرێت ئێمە کاتی مێژوە خوێنە وڵاتان کە وێران بوو دوای جەنگی جیهانی دووهەم لە دوای 10 ساڵ ئاودان کراوەتە بەڵام ئێمە بۆ 26 ساڵە چێت وا بزانم هیچێکی ناڵێ مۆلات مامۆستا سەرباز ژاڵەیی بەشداربووی ڕاپەڕین دووبارە زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون جەنابتان وەکو بەشداربوو یەکی ڕاپەڕین چ بیرەوەریەکتانەیە چ قسەیەکتانەیە بە تایبەت کە ئەمڕۆ 28 ساڵ تێپەڕە بێ بەسەر ئازادکردنی شاری سلێمانی بسم الله الرحمن الرحیم دەستخۆشتان لێکم بۆ ئەم بەرنامەیە و زۆر سوپاسی میوانداریەکەتانەکەم دیارە ڕۆژی حوتی سێ ساڵی 1991 تەنها یەکەم ڕۆژ نییە کە وەکو بڵێ جۆرە کودەتایەک بوو بێ هەڵبەت پێشینەیەکی هەبووە لە سەرەتای شۆڕشی کوردی و هەر لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقی کە کورد بەعام لەو کێشمە بووە دەمەوێت ئەوە باسکەم زۆر جات لە مێژووە هەر لەم شاری سلێمانێ کە شاری سلێمانی ناوی لێن رابوو شاری هەڵمەت و قوربانی دیارە شاری سلێمانی کێک بۆ لەو شارانەی کە ئەتوانم بڵێم لە هەر چوار پارچەی کوردستانە تاکە شارێک بووە بەوەی کە هەمیشە بەدوو لە خەباتی کوردایەتی کردووە خەباتی کردووە بۆ بەرەو پێشبردننی دۆزی کورد یەکیان لایانی ڕۆشنبیرەکەی ئەوی دیکان لایانی بەرخۆدان کە شاری هەڵمەت و قوربانی بەوە ناسراوە دیارە سەرەتا چەند ڕاپەڕینێک هەر لە هەشتاکانەوە لەم شارە ئەمە پێشەنگی ڕاپەڕینەکان بۆ زۆر جار ئەتوانم ئەوە بڵێم بەڵام کاتێک کە دێنە سەر باسی ڕاپەڕینی بەهاری ساڵی 91 ئەمەش دیسانەوە خۆی بۆ خۆی وەرچەرخانێکی مێژووی بوو بۆ باشووری کوردستان و پاشان بۆ بەرەو پێشبردننی دۆزی کورد بۆ ناساندنی بە دنیای دەرەوە هەڵبەت ئەو هەلەی کە لەو کاتا دەست کورد کەوت لەو کاتە ئەو هەلەی کە بۆ کورد ڕەخسا سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ داگیرکردنی شەڕی کۆیت بۆ داگیرکردنی کۆیت لەلایەن حکومەتی ڕووخاوی ئەو کاتەی عێراقەوە
هەڵبەت لە دوای ئەوەی کە چەند جارێک هاوپەیمانان داوایان لە حکوومەتی عێراق کردبوو ئەوە باسکەم پاشان باسی سەرەتای ڕاپەڕینەکە بکەم داوای لێکرا بوو کە بگەڕێتەوە شوێنی خۆی و بەڵام ئەو هەر خوای گەورە دیارە قەدرەکەی وابوو کە یەکێک لەوانە کە مستەفیدترین نەتەوە لە عێراقا گەلی کورد بێ ئەو پاشگەز نەبوو لەو بڕیارەی خۆی هەتا کار گەشتە ئەوەی کە لە نزیکی لە مانگی دووە ئەوە بوو کە لە قواتی عێراقی درا لە کۆیت ئەمە شتەکەی زیاتر گەرمتر کرد ئەلبەت پێش ئەوە کە دیارە زانرا بوو لەلایەن سەرکردایەتی سیاسی هەموو لایەنەکان لە دەرەوەی وڵات لە بەتایبەتی لە وڵاتی ئێران کە سەرکردایەتی سیاسی کورد ئەو کاتە لە وڵاتی ئێران بوو لە دوای پرۆسەی ئەنفالی بەدناو هەڵبەت لەوێش کۆمەڵێشت ڕوویدا بوو کە شۆڕشی کوردی هەتا ئەو هەلە یعنی تقریبن خۆری شۆڕشی کوردی ئەوە ڕاستێکی حاشا هەڵنەگرە وردە وردە بەرەو لاواز بوون ئەچوو بەڵام سواز بەخوای گەورە خوای گەورە ئەو هەلەی بۆ کورد ڕەخسان بە هەر حاڵ هەر لە دوای داگیرکردنی کۆیتەوە دیارە سەرکردایەتی سیاسی ئەو کاتی هەموو حیزبەکان ئەو کاتە هەندێک حیزب هەبوون لە ناو بەرەی کوردستانیەوە هەندێکیش هەبوون لە دەرەوەی بەرەی کوردستانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات یەکێک بوو لەو حیزبانی کە لە دەرەوەی بەرەی کوردستانی بوو ناوی لە بەرەی کوردستانیان نەبووە وەکو حیزب بەڵام ئەو کاتە دیارە سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی ئامادەگیان دەربڕیوە بۆ هەموو هاوکاریەک بۆ هەموو بەرەو پێشچوونێک بەڵام لە ناو بەرەی کوردستانیان نەبوون بە هەر حاڵ لەو کاتێک کە نزیک بوونەوەی ئەوەی کە عێراق تەنگی پێ هەڵچەندراوە و دیارە کۆمەڵێشتیش لە هەندێک لە قیاداتی سیاسی ئەو کاتەی شۆڕ حیزبەکانەوە دەرکەوت بوو بەدەستە جەمعی دیارە گەشت بوونە ئەوەی کە ئیتر پێویستە کورد بۆ خۆی شتێک بکە دەرەنجام وای لێ هاتبوو سەرجەم حیزبەکان هەستا بوون بە هەستان بە دروستکردنی شانەی چەکدار لە ناوەوە ئەوەی کە ئەو کاتە حیزبەکانی ڕاگرت بوو بێپەردە بۆ شایەتێکیش بۆ مێژوو بۆ هەموو حیزبەکان ئەوەی کە حیزبەکانی هەڵا بۆ ڕێخستنەکانی ناوشار بوو لە بەرۆی هێزی پێشمەرگە تەنها ئەوەندەی کە هەبێ هێزی پێشمەرگە هەندێک حیزب لێرە و لەوێ پارتیزانی لە ناوچەکانە بە ڕێژێکی زۆر کەم مابەوە وەکو پێشمەرگە لە ناو داخلی باشووری کوردستانە بەڵام ئەوەی کە توانی بووی ئەو شۆڕشە ڕابگرێ ڕێخستنەکانی ناوشار بووە بە سەرەکیترینی هەستان حیزبەکان هەر کەسە بە بەرنامەی خۆی دیارە هەموو حیزبێک بەرنامەی تایبەتی خۆی هەبوو هەستان بە دروستکردنی شانەی چەکدار لە ڕێخستنەکانی خۆیانە دیارە ئەو کاتێش وەکو لای زۆربەی زۆری ئەو خەڵکە یعنی ئاشکرایە برا ڕسیقەی بە برانە بوو کە بڵێ من لە ڕێخستنێکی حیزبێکە ئیش ئەەکەم لە فلان حیزبا ئیش ئەەکەم بەڵام تا ئەهات کاتێکە لە ڕاپەڕی نزیک ئەبووینەوە هەندێک شت ڕووی ئەدا لەوانە فیرارکردنی سەربازەکانی عێراقی جێهێشتنی سەنگەرەکان لەلایەن بە تایبەتی شیعە و کورد ئەمە بەر لە ڕاپەڕی دیارە کات زیاتر لە مەسلحەتی گەلی کورد بوو و گەلی کوردیش من پێم وابێ تۆکمەتر بوو خەڵکەکەی ڕێخستنەکانیان وەکوتم کەمابوون لە ناو شارەکانە تۆکمەتر بوو هەڵبەت بەندە ئەو کاتە تەمەنم 17 بۆ 18 ساڵ بوو بەڵام ئەو ساڵە موالیدەکەی من بانگ ئەکرا بۆ سەربازی هەڵبەت ئەوە مامۆستا جنابی دەزانی و کۆمەڵانی خەڵکیش دەزانن تقریبا ناوەیەک خەڵک تەسریح کرا بوو ئینا لە موالی 47ەوە لە جێیشا بوو هەتا ئەوکو موالی 73 یعنی تەواو عێراق ببوو بە دەوڵەتێکی سەربازی هەموو خەڵکی یعنی کە تەماشاتەکرد خەڵکێکی وا هەبوو لەگەڵ کوڕەکەیە سەرباز بوو جوندی عێراقی بوو لەگەڵ کوڕەکەیە بە هەر حاڵ وای تر لە هەندێ لە شوێنەکان دەستکرا بوو بە شانەی دروستکردنی شانەی چەکدار ئێمەش یەکێک بووین لەو کەسانی کە وەکو شانەی چەکدار تیار کرا بووین بۆ ئەو ڕاپەڕینە هەڵبەت ناومان شانەی چەکدار بوو ئەگەر نا تەنها شتێک کە ئەو من لە لای خۆمەوە ئەڵێم تەنها شتێک کە لەو شانەی ئێمە کە دروست کرا بوو هەڵبەت شانەکانی ئەبوایە زۆر کەم بن
تاکەکانی ناوشانەکە ئەبێ کەم بن لەبەرۆی خەتەری کەشفبوون هەبوو و خەڵکیش لەوە ئەترسا بە تایبەتی خەڵکی سیاسی. ئێمە هەڵبەت من وەکو خۆم گەنج بم زۆر لە سیاستم نەئەزانی، بەڵام حەماسەتێک هەبوو، شتێکمان هەبوو گۆی کە ینی داخێک و قینێک لە دڵمانە هەبوو، ینی وەکو کەسێکی وەکو گەنجێک عادەتەن گەنج گەرمترە لە خەڵکێکی تر کەمتر بیرەکاتەوە بە عاتیفە دایمەن بە حەماسەتەوە چێ بۆ شتانە. هەڵبەت ئێمە چەند کەسێک تیار کرابووین مەسئولی شانەکەمان هەمیشە پێی ئەوتین زۆر ورد بن، زۆر ئاگادار بن. فلان کەسێکمان لەگەڵا بوو چەکدار بوو، ناوی کاک حاجی حەمیدە. کاک حاجی حەمید چەکداری حکومەت بوو، بەڵام لەگەڵ شۆڕشا بوو، لە ڕێخستنەکانە بوو. ئەو چەند کەسێک کە ئێمە تیار کرابووین لەو شانەیە تەنها ئومێدێکە هەمان بوو ئەو چەکەی ئەو برایە بوو، ئەو پیاوە بوو. بەڵام بەوە زیاتر گەرم ئەکراین کە ئەو ڕۆژەی کە تاوان وشەیەک هەبوو کە ئێستا کۆن بوو ئێوە لە ناو شاردا بوون ئەو کاتە؟ بەڵێ ئێمە لە ناو شار پێتان ڕاگەنرا بوو کەوا ڕاپەڕینێ بەڕێوەیە و خەڵک دەبێت ڕاپەڕێ بەرامبەر بە زوڵم و ستەمی ڕژێمی باز. شتێک لەو بابەتە پێشتر ئامادەسازی وەکوتم ئامادەسازی بۆ کرابوو، ئەوە نەبوو شتێک بێ هەر عەفەوی بێ و لە پڕ دروست ببێ. هەڵبەت ئەوە سەرەتایەکی هەبووە ئەو خەڵکانەی کە بەڵام ڕۆژ و کاتەکە بە هیچ شێوازێ لە لای ئێمە دیاری نەبوو. یعنی ڕۆژ و کاتەکە دیاری نەبوو کە بڵێ فلان ڕۆژ، لەبەرەوەی ئەگەر کەسێک بگیرایە من نایزانم ئەگەر هەر حیزبە و بەرپرسی یەکەمی ڕێخستنی ئەو شارەی خۆی زانی بێتی ئەویش لەوانەیە بڵێم لە هەفتەیەک پێش ڕاپەڕینەکە ئەگەر زانی بێتی ئەینا وردەکاری ئەوە نەزانە بوو. بەڵام ئەوەی کە ئێمە من باسی ئەو چەند کەسە ئەەکەم کە پێکەوە بین، ئێمە 5 کەس بووین. ئێمە 5 کەس بووین لەو شانەیە کە ئەسڵن هەمومان تقریبان خەزمێش بووین. یەکێک لەو برانەی کە ئەیمان بۆ هەر بۆ وەکو نوکتەیەک مەبەستمەوە بوو کە خەڵک سیقەی نەبوو، کاتێک کە ئەچوین لە یەکێک لە ماڵ یەکێک لەو پیاوانە دائەنیشتین جارجار، برایەکی هەبوو مفەوەزی پۆلیس بوو، یعنی بێسیقەیەکی وا بوو باوەڕ بکە کە ئەگەر ئەو ئیجازە بووە دیار بوو لە شارێکی دیکەی لە نزیکی کەرکوب مفەوەزی پۆلیس بوو، لەم شارە نقل کرابوو بۆ ئەوێ. ئەو کاتانەی کە ئیجازە بوو بەهاتایەتەوە باوەڕکە بەقەدەر دنیا لێ ئەترساین، خۆی کەسێکی چاکیش بوو بەڵامی تر ئەترسان بەوەی کە تووشی ئەوە بین. بە هەرحاڵ ئامادەسازیە کرا بۆ ئەو ڕۆژە کە ئێمە پێمان وترا بوو ڕۆژێک یان 2 ڕۆژ پێش ئەوەی کە ینی ئێمە ورەمان پێدرا، ڕۆژێک یا 2 ڕۆژ پێش ئەوە بە دڵنیاییەوە چەک و ئەسلحەتان پێ ئەگا. زۆر باش سەرباز دێمە لای جەناب مامۆستا جعفەر، ڕۆڵ و کاریگەری بزوتنەوەی ئیسلامی لە ڕاپەڕینی سەرتاسەری کوردستان و لە ئازادکردنی شاری سلێمانیدا چی بوو؟ ئایا بزوتنەوەی ئیسلامی وەکو مامۆستا سەرباز ئاماژەی پێکرد کە لە دەرەوەی بەرەی کوردستانی بوو، دوور بوو لەو بەرەی کە حیزبە ناکۆکەکانی پێشتری کوردستان دروستیان کردبوو؟ ئایا نەبوونی بزوتنەوەی ئیسلامی لە نێوبەرەی کوردستانی داوای کرد کەوا بزوتنەوەش ڕۆڵ و کاریگەریەکی ئەو تۆی نەبێت لە ڕاپەڕیندا، یان کامە بوو ڕۆڵ و کاریگەریەکەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات؟ دۆست وڵی جا ئستا هەرچی بڵینەوەی کە دوای جوان لێ بێت بەداخەوە، من 100 جارەڵم بەداخەوە، ینی ئیتر قەدەری خواوای خوێندەوە چۆنە نازانم، لەوانەیە بڵێم قیادات ئیستیعابی نەکردی گیان میلەت، ئەگەر بڵێم زۆر مبالەغە نەکەم نەڵێم 3 و زیاتریشی لەگەڵ بزوتنەوەی ئەو کاتی ئیسلامی بوو، هەتایەکی لەو بەڕێزانە کە ناوی ناهێنم وتارێدا مامۆستاکانی کۆکردبووە. ئەوختە من وەکو کاکە سەرباز دەڵێ دیارە لە تەمەنم لەو زیاتر و تەمەن گەنجێکی متەحەمیسەوە بووین، مامۆستاکانی کۆکردبووی و ئێمە کە قسە بۆ ئەوکەین وەکو خورما لە بەرین بۆ خاڵت بۆ دیاری وتم مامۆستا ئەمە قسە نییە تۆیکەی، وتم کابرایەت منهەجێکی پێ غەیری دینەکەی من ئەخوڕێ بەسەر مەلاکانە وابکەن تۆ بڵێ ئێمە چەندێکە دەربەدەرین بۆ ئەوەی کە ئیتر مێزەرەکەتان بنێن بە تەوقی سەرتانەوە بە مەردانە بچنە مەیدانەوە. بەڕاستێکی بزوتنەوەی ئیسلامی نازانم چی بڵێم من ئێستاکانە، یعنی ڕۆڵێکی هەبووە بەڕاستی هەرچی چۆن بڵێم بەندە ئێستا عەرزم کردی کە نەمێش تاپۆ بسووتێ، دوایەوە کە ڕۆژین بۆ ماسکەر ساردا و بەلای ئەم دۆڵەڕوتەوە لەو کاتایتر کۆمەڵێت کۆپتەر هاتن، هەرچەند من تۆزێک ئەزمموی ئاسکەریم هەبوو چوومە سەر دوولولەیەک و یەکسەر بێەوەی بڵێن زۆر ڕەسەد بگرم، ڕوم کرد کۆپتەرەکان کە پەنجەم پیانە خەڵکەکار ئەگەر بڵێم هەنێک داوایگەر نازادی لە هەمویانەکەم زۆری چێرتۆقی خۆیان کرد بە کوونەپردەکانە نازانین چی بوویتر، ڕوم کرد کۆپتەرەکان و هەمویان لەسەر بەکرەجۆ گەڕانەوانی و بەرەو کەرکووک گەڕانەوە. بەحەقەت ینی ئەگەر ئەو تەقەکردنە نەبوایەت
ڕەمبێکم دەورێکی زۆر خەتەرتری هەبووە بۆ ئەو زروف و کاتە ناسکەوت و کاکە ئەم تەقەکردنە لە نێو وەکڵێ بەنداغی ڕاپەڕی نەکا بوو بەڵێ ئیتر یەکەم ڕۆژ بوو هێشتا وەکو بڵێن بانی کاتین من نەمێشتا پۆپسووتی ئێستا ئەو برانەی کە لەگەڵ شەید مامۆستا مەلا حەمین ماون ئەگەر لەگەڵا بن و یادیان بێت کە میلم لە کابرا ڕاکێشا دیارە پێچێت ئەو کاتیژانی هەواداری هەر حکومەت بوو بێت وەرەکو زەرەرێک تم کاکەەوە ماڵی خەڵکە چۆن تۆی سووتێنیت ئێمە هاتوین ئەم ڕژێمە لابەرین چاکسازی بکەین نەک چۆنەڵێ وێران کاری بکەین وەڵحاڵ مامۆستا حەمین پیاوێکی زۆر توندەوە بوو پیاوێکی بچکۆڵە و خڕیلە بوو هەرگرتی وتی مامۆستا دەیکوژم من نامای کوژە چونچێکەوە بۆ کوشتن نێ و بەڵام دووری خەرە و تەمەیکە ئیتر بردی بە سیارەکە و دوایەوت من نانەی کوژیوتی باشە خۆڵ ناگرێت چەند لە من بەتەمەندتر وەکو کاکە سەربازی شاری پێکرد ئەو لە هێزی چەکدارە بەڵام تەنزیمێکی زۆر بەهێز لەخوا بەزیابێ حتا ئێمە ئەو مەفرەزانەی کە کاکە ئیشارەتی پێکرد مەفرەزێکمان هەبوو لەو پێرەمەگرمەوە دابەزی بوو دوای ئیتفازە کە چون تقریبا زیاد لە توێتایەک خواردنیان لەو شوێنە هێنایەوە کە بۆیان برابوو دانرابوو وەلو ئێمە نەبێتە ئەوەی کە بەڵێ هێزەکانی کە شیان بۆ مەفرەزی پارتیزانی بەڵام ئێمە شەیدەکانی دۆڵەوت و ئەو شەیدانەمان کە لە ناو داخلە شەهید بوون شاهیدن بۆ حاڵی ئەو کاتەی بزوتنەوەی ئیسلامی کە ئەم خاکەیان بەجێ نەهێشتووە میشە دیفاعیان کردووە و دوایەوە ئەو برابەرزانی کە زۆریان وەکو عەرزم کردی سەحات ئەمڕۆ تەلەفۆن بۆ یەکدوانێکیان کردم وەڵام کاکە وەڵاتی کونیە ئەمریکای ئەوان بە پاچ دڵتایی و کاکە جا من هەر نەم کردو ئاگام لێنەوە چیوە نیە بۆ سەحبەت بۆ خۆشی دیارە لە کەناڵێکی هەر لە ئیسلامیان بەڵامی تر حەزیان پێ نەکرد زۆر ڕۆڵی کاریگەریان هەبوو دوای ئەو برانی کە بێت ئینشاءڵڵا دوای ئێمە مقابلەیان بکەن زۆریان کە دەورێکی سەرکیان بەندە کە لەگەڵ ئەو برابەرزانە ئێمە ترکە گەڕاینەوە ئەمە بۆ ئەو ڕۆژە ینی اینجا چواردەوری ئەمنەکە گیرا و کە خۆمان ینی کاکە سەرباز ئەزانێت زۆر حاڵەتێکی شەق و شڕ بوو ینی باوەڕکە بۆ مێژووی ئەڵم کوڕێکی گەنج لەسەر تەبارێ بوو بەسیتر لە چی جیهەتێ بوو نازام باس ئەوە نەبوو لە وڵای ئیسلامیە بیکەسێکی دابەستە بوو حوت سنووق فیشەکیان بۆ برد هەمووی دە بەندەشە و کاتە ئاربجیم پێ بوو جا زۆر ینی بە حەقەت شەڕەکە خەز بوو لە هەشت کەس کوژرا بەڵام ئەتوانم بڵێن دوانیان کەوتنە ژێر پێوە جلیقانەوە ینی وەکو چۆن ئەڵێ لە ینی ئەو دوانیان گولیان بەرنەکەو کە مردیشن هەر هاوڵاتی خۆمان ینی بەو شێوەی ئەمە چوونە پێشەوەی تر چواردەوری ئەمنەکە گیرا بوو زۆر بە خەستخۆڵی ینی بۆی کە بڵێن نهێڵن کەس دەچێت لەو کاتە ئەمنێ کاتە دەرەوە منیستم بیگرم چۆنەڵی نەیکوژین چونچە ئێمە کۆمەڵێ برامان گیرا بوو ئێستا نۆ برامان کە ئێستاشی لەگەڵ من خۆم هیچ ئەسەرێکم دەست نەکەوت لێیانەوە لەو کاتاوتم یەتر یەکی چکە کە هەڵبە زیوانی وتم کاکە نایکوژین ئیشمان پیانە یەک قۆناغەتفنیا بە پشتی ملیار بەدەما یەک سەلی پیانە باوەڕکە گۆشت وێستخانەکەی بە چڕوچای من هەڵپڕژایەوە ئەنجا بزانە وتم کاکە ئەمانە دەرناچن لە دەستمان جاکە ڕۆشین لە هینەکان پێ نقطەی جێ شعبیەکە هەچی ماڵ و خێزانی ئەم نوشتەکانە لێیا بوو کە گرتمان هێنامان دەرەوە حتا لە یادمە برای وتی یانکەم بە ئەمەتەوتم فتووە لەکوێ هێناوە خسمان مەکتەبی پیرە مەولەویەوە جاوتمان خەڵکەکە چێ ناسیاری هەیە کە سوکار بێنان و ئایان بۆ بێن و گوناحن بڵین خێزان جا هاوارانە کە سەدام زاڵم وتم نانات هیچ بەسە هاوارکردنی ئەوە ناکات ئەو ڕۆژە سەدام زاڵم و کە ئێمە ئەنفال کراین لانی کەم ئەنفانتان نەکردن هەر کوڕ براکانی ئەو بوون ئەنفالیان کرد بووین زیاد لە 200 ژن و ماڵێکە بوو کە کردمان ئەوە جا بە حەقەت کاکە سەبات تۆ وەکو فەرمی ینی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە و ئەو زەمانە بەڕاستیەکەی کاکە سەربازی خۆی لەناو کاریگەریەکی هەبوو ینی بە حەقەت بەداخەواڵم لەوانەیە ئیتر قەدەری خواوای خوێندوتەوە یان ئێمە ناتوانین هیچی لێ بڵێن و ئیلا وەکو ئەرزی و مامۆستا بەرزەم کردوتم تۆ ئەبێ ئێستا مامۆسایانە وا تەشجیع ئەەکەی ینی نەک ئەوە تۆ لیان بڵاڵیتەوە بەشکۆ بێ ئەمریکەی بەسەریانە تۆ کە لە شام بۆ من جوان نییە بە گەنجێک ڕیشێک مەشوانێ بەڵام ئەم مامۆستا بەڕێزانەکە تۆ کۆتکردون قزیان بۆکەیت ئەبێ بڵێ یاڵا مامۆساینە ئێوە ئەو پەیامەی کاڵتان گرتووە جاهدوا فی سەبیل اللهە کەواتە ئەمڕۆ بەردەمتان ئەگەر تا دوێنێ عوزرێکتان بۆ ئەمڕۆ عوزرەکەشتان نەماوە وای عەزیزەکان بە حەقەت ینی کەسەکەی من بۆ ئەو کاتەی سلەیمانی بۆ ئەو ڕۆژە وەکو کاکە سەرباز جاری پێک سلەیمانی خاوەنی زۆر ڕاپەڕینە 1930 ڕاستەوە ڕۆژە ڕەشەکەی 1930 مامۆستا جعفەر سەرباز ئاماژەی بەو هێت کە بەر لە ڕاپەڕین حیزبەکان شانەی چەکداریان پێکەوە ناو ڕێخستنەکانی ناوشار گرنگێکی زۆریانەوە بزوتنەوەی ئیسلامی بەر لە ڕاپەڕین شانەی چەکداری پێکەوەنا بۆ بەرزڕاگرتن و کۆڵێ بەرەو پێشبردن و سەرکەوت و کردنی ڕاپەڕین و ڕێخستنەکانی ناوشاری بزوتنەوە چ ڕۆڵێکی کاریگەریان هەبوو
لە نێو شاردا یام لە پشتگیریکردنی براکانیان لە شاخ و لە پێشمەرگەکان. بەڕاستیەکەی کاکەسەبات کە شار بۆی حەزم کرد ینی ئێمە وەکو عەرزم کردی ئەو برایانە کە ئەسکەریش بوون بەندە ینی من خۆم ئێستا ماون وەکو شاهید حاڵدوانیان ماوە ئەنی وتم تفەنگەکانتان بێنەوە وەختا وەکو ئیشارەی پێکرد لە شەڕی کوێتا وەزعەکە خاو بووبوویەوە ئەنی ئێستا من دوای ئەوە زانیم حەقەت و کاتە نەمزانی خزم هەبووە لە حامیە چەکی کڕیوە و فرۆشتی چێتەوە نەگوەکو بڵێ ئەوەی کە بۆ حیزبایەتیا بۆشە بۆ مادە ئیشەکەی کردبوو بە حەقەت من ئەویانم نەزانی بوو بەڵام ئەو برانەی خۆمان هەردوو کڵاشکۆکان هێنا پێچا بوویان لە یاتاقە و نیوفەرد ئار بوو کاتەوە زانێ ئارت چەند گران بووانە یام نوتم دەبڕۆنەوەوانێ وتێ ئەی ئەگەر ئەمە نەبوو وتم جا لەو کاتیا ئەگەر کاکە سەرباز ئاگاییە بەیانێت بەس بەندە وەکو چۆن ئەڵێ تۆزێ من لەو دیو بوو لە خزمەوەساوانە ئەو کاتان و زمانە لە پارتی لە یەکێتی شەوانێ بڵێن راپۆرتم بۆ دابەزی بوو کە بیدەین بە مستەشارەکانی کاتەی هێزی چەکداری با بڵێن کە سەر بە ڕژێم بوون ینی بۆ کەسوکاری خۆم یا بۆ غەیری ئەوانش چوچێ بمانێ نەمانێ بەندە و ینی بنەماڵەکەمان ناسرا بوو نەشیان ئەزانی کە من تەنزیمی ئیسلامی ینی زۆران هەر بە هەوای پارتییان بە هەوای برادانی یەکێتی بۆ حسابە بۆ منیان نامانار بەڵام جێی سیخە بوون وەکو ئەیش فەرمێت ینی ئەوەندەش حاڵەکەمان تەشەنوجمان لەسەر بوو من لە بیرمێت ساڵێکیان 6 مەکتەبم بە مناڵەکانم کرد ئێستا کە خوانێ بڕێمیان دکتۆرا و هەندەسە و چیچیان تاوا کردووە ینی 6 دانە مەکتەبم بە ئابای لە گەڕێکی بکەوە من نەناسرامایە ینی بۆ ئەوەی کە ئەم ئیشوکارە بچێتە پێشەوە جانمان خستوە سەر دەسان بەڕاستیەکە ینی ئەوانەی کە هەشە هەڵوەریەوە بەداخەوە لەم ڕابوونە ئیسلامیە من خەفەتی بۆ خۆم ینی بەڕاستی ڕۆڵی هەبووە ینی جێدەسی دیار بووە بەڵام ئێستا هەڵوەریەوە چۆتە لایەکی کە ئەوش خی گەورە هیداەتی ئەوان ئێمەش بات اینجا ئەو شانەی کە کاکە فەرمێت ینی بەڕاستیەکەی جۆرێک تەنزیم کرا بوو کە زۆرمان لێ گیرا بوو زۆرمان لێ ئەدام کرا بوو هەتا بۆ نمونای گەرم بۆ یادگار ئەگەر ئێستا کاکە دڵشاد مقابلەکە بینێت کە ئەمنەکەمان گرت شوێنە گەچکاری کرابوو وتم کاکە ئەم گەچکاری ئەمڕۆ یا دوێنێ کراوە دوایە بەسە مشتەکان هین کونێکمان تێکرد بڵێن قۆناغی ئابروجەکەم قسەژوە چیتیا دوای لە سووتیا نازانی کە هەڵماوەشان نۆدانەی تیا بوو نۆدانەکە من نەمەناسین بەس بڵێ وەکو ناویسم دڵشاد و باوکی بوو لە بزوتنەوەی ئیسلامی کە گیرا بوون ئەنی باوەڕ کە سەیحمەوەنە ئێسخ و چروکی بەیەکان نووسابوو ئەگەر بڵم 40 کیلۆی دڵشاد کەلاری نە دڵشادە سووری خۆمان دڵشاد پێشمەی هێزی سلێمانی جا مەسەلەم چی ئێستا بەس نازانم حوتەکەی کەین چێ بوو ئێمە ئەو دوان ئەو خۆی وتی بزوتنەوە بڵێ ینی بەحاڕ ڕەحیتیاما بوو ئێسقوتقان و پێستی بەسەرەکان نووسا بوو ئەنی تر چۆن لە ژوورێکە قەپات کرا بۆ هەمولاکانی قاعەکان دێ هەڵچنی بوون چونکە کەزانیبان هیتە تازە دەرفەت گەچکاریش کرا بوو ینی ئەو گەچێکی نەک بڵێ گەچێکی هین هەر ئەو نیە بوو گەچێکی ڕووکەشی وەکو گەڵتەبزوتنەوەش لە نێو زیندانەکانی بەعس و لە نێو ئەمندا لەناو ئەستا بۆ نمونە کاکە سەبازان ئێمە لە کاتێکا جەماعەتی کاکەیوان 27 کەسمان بوو کە گیران و ئەدام کران گەنجە جوانەکانی ئەو کاتە ئەوجا چەندی کەسمان لێرە و لەوێ گیرا و ئەدام کرا اینجا دوای ئەوەش بەڕاستی ئێستا برادێکی لە چەپەکان ماوە لە لەندەن من لە سەفەرەکەمان لێ بینیم بەس من خۆم پێ نەناسانەوە سێ کەس وەکو ئەوەی فەرموو ینی قەت نەمانێ شانەکان زۆرکەین بۆ ئەگەر گیراشین با کەم تیاچین چالاکیەکانیشمان کە ئەکرد ئێمە نەئیزعاها بوو حەقەت ینی وا بڵێن شاید حاڵی دەنگی ئەو کاتەی کورد تەنها ڕادیۆکەی گەلی کوردستان بوو جا لە لەندەن کە من قسەم نەکرد وتی ئەو کاتە برادێکە بوو چالاکیەکانی ئەدا بە من ئەمانارد ئەو خۆی تەنزیمی یەکێتی بوو ئەمانار بۆ ئیزاعەکە یەکێتی هەڵۆ سوورەکان لە کەرکوک و لە مووسڵ و لە چۆچۆ فڵان چالاکیەکە جا و خۆی بە شێوەیەکی خۆیان حاشادی چۆن ڕێ قسێکی ناماقول یەکردی و کە ئەوان ئاگایان لێ نەبووە فعلەن ئەو کاتە چالاکی بزوتنەوەی ئیسلامی و تەنزیمی ئیسلامی لە داخلیشە بەڕاستیەکەی ئێستا بەداخەوە ئەو برابەرزەی کە زۆر ڕۆڵی کاریگەری هەبوو لەو کارانە لە کەناڵێکی کایە ئەگەر دەنگەمە بیسێت زۆر باش زۆر بوانە ئەزانێت کە ئەو شتانە چەندێک جێگەی شانازی بۆ دین و دنیای سەباز جەنابەت باست لە مێژووی شاری سلێمانی و گرنگی شاری سلێمانی کرد پێگەی سلێمانیان بۆ منە کاریگەری سلێمانی ڕاپەڕینی سلێمانی چی بوو لەو زنجیرە ڕاپەڕینانی کە بوونە لە ڕانیە و کەرکوک و کەولێر و ناوچەکانی تر سەردامە بەس وێ ڕاپەڕینی خەڵکی شاری سلێمانی چ گەرم و گوڕی و چ تاسە و حەماسەتێکی تریدا بە زنجیرە ڕاپەڕینەکانی تری کوردستان و زیاتر پشتی ڕژێمی باسی ڕووخاند. بەڵێ ماوەساڕێز منەمەوێ تیشکێ بخەمە سەر ناوی هەندێ شەهیدی بەڕێز کە بەڕاستی جێ خۆیەتی کە لەو شەهیدە سەر بڵندانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات
هەڵبەت ئێمە کە کۆمەڵی ئیسلامی بەشێکی گرنگی ئەو بزوتنەوەی ئیسلامیە و کە ئێستا لەژێر ناوی کۆمەڵی ئیسلامیا درێژە بەو کاروانە ئەدەین پێم خۆشە بەڕاستی ئەمە مێژووە و هەندێک کەس کە خەڵکی تر شانازیشی پێوەکە ناوی دیارن پێم خۆشە ینی باسییان بکەم پاشان ڕۆڵی سلێمانی بە تایبەت لە ڕاپەڕینی بەهاری ساڵی 91 پێت ئەڵێ انشاءڵە. یەکێک لەوانە کە بەڵێ بزوتنەوەی ئیسلامیش خەڵکی لە ناوکایەکە هەبووە شانەی چەکداری هەبووە هەڵبەت لەوانەیە لە حیزبێکەوە بۆ حیزبێکی تر ناوی شانەی چەکدار بۆ ناوێکی تر گۆڕابێ بەڵام خەڵکی دیاری ئەو کاتە کە خەڵکێک بوون جەزرە بەوە شوێن بوون لە ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ یەکێک لەوانە کە ئێستا مێژووی هەموو نەتەوەی کورد شانازی پێوە کاک شەهیدی بەڕێز کاک محەممەد حاجی مححمودە کە لەم ڕۆژانە باس کرا کە ئەوە یەکێکە لە شەهیدە سەر بڵندەکانی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات محەممەد حاجی مححمود ئەوە دوو برا شەید بوون کاکسمکە و کار شەید محەممەد بەداخەوە کە بەندە ینی مشەڕەر نەبوون بە دیداری ئەو شەیدە سەر بڵندە بەڵام یەکێکە لە ئەسێرە گەشەکانی زیندانی ئەو کاتە کە تا ئێستش کە ئەوترێ ینی چەند چیرۆکێک هەیە خەڵکێکە بۆ کە بە تێزاب سووتێنراوە یەکێکی وەکو شەید محەممەد شەید سمکۆی برای بە هەمان شێوە شەید کراوە خوشکێکیان هەر بە هەمان شێوە شەید کراوە کە ئەمانە هەر هەمووی عایلەیەکی ئیسلامین و پاشان کەسێکی ترمان هەیە مامۆستا شەید ئازاد قەرەداغی مامۆستا شەید ئازاد قەرەداغی خەڵکی گوندی دۆڵانی قەرەداغا کە مامۆستا یعنی بەڕاستی یەکێکی مامۆستایەکی پایە بڵند و مامۆستایەکی بەڕێز بووە کە یەکێکە لە شەیدە سەر بڵندەکانی ڕابوونی ئیسلامی کە ئەلبەت دیارە هەر کەس و لە دەڤەرێکە لە گەڕێکێک لە گەڕەکانی شاری سلێمانی خەڵکێک دەناسێ مامۆستا ئازاد هەتا ئێستشی لەگەڵا بێت تەرمی پیرۆزی ینی نەزانراوە بە شێوازی شەید کراوە کە ئەوە یەکێکە لە شەهیدە زۆر دیارەکانی ئێمە بزوتنەوەی ئیسلامی پێشوو هەڵبەت ئەمە شێوازێکە ئەمەش جۆرێکە لە شانازی پێوەکردن و ئێمە لە هەر بزوتنەوەی ئیسلامی سێ شەهید کە ئێستش بە وێنە ماون کە کاتێ شەهید ئەکرێن بە ناوەکانی جیهاد و ئاری و نەوزاد لە منەظەمەی بڵێن جێش شعبی عێراق هین هەولێر کە ئەوە کۆمەڵێ شەیدن دیارە لەم کاتا ناتوانانی ناوی کۆمەڵ بەس ینی ئەمانە خەڵکانێکی دیارن جێگەی شانازی ئێمن جێگەی شانازی ئەواتە بەدەر لە بەرەنجام و لێکەوتەکانی ڕاپەڕین بزوتنەوەی ئیسلامی لە نێو زیندانەکانیشدا بەر لەوە خاوەنی شەهیدگەلێکی زۆر بووە کە پاڵەوانان لە زینداندا وەکو ئەو نمونەی محەممەد عەبدوڕەحمان کەوا ئەڵێ بە دە کەسی فرێ ئەدا بەردەوامیانی هەردەکە کەسێکی شێخست نەیەتوانی هەڵسێتەوە هەتا من بڵێن ئەو ڕۆژی دەستگیرکردنەکەی کە دیارە کە باس ئەکرێ ئەو ڕۆژی دەستگیرکردنەکەی کە یعنی کەسێک هەبوو بە ناوی مفۆز شەماڵ ئەوەی کە من بیستومە لەبەری من ئەرزم کردی من یعنی مشەڕەف نەبووم بە دیداری ئەو شەیدە سەربەرزە بەڵام کەسێکی نزیک کە باسیوتی هەر ئەو ڕۆژە ینی چوو بۆ چالاکیەک دیارە کەسێکی خراپ هەبوو کەسێکی خراپە بوو بەڕاستی ئەم شاری سلێمانی بێتاقەت کرد بوو کە ئەویش مفۆز شەماڵ بوو کە بووە بە ڕەمزی کە بووە بە ڕەمزی یعنی کلکایەتی و جاشایەتی و خۆفرۆشی هەڵبەت لەگەڵ ڕێزی تەواوم بۆ خانەوادەکەی هەڵبەت ئەوە دیارە خودی خۆیەتی و لەوچێ هەندێ خانەوادە ڕازی نەبن بە خەڵکێکی ئاوشیان تا دروستە بێ ئەو ڕۆژەی کە ئەو گیراوە ئەڵێن لە نزیک فولکەی نالی دەستگیر کراوە هەر ئەو ڕۆژە بە دەمانچۆکە گیراوە بۆ چالاکی چووە تەنانەت بۆ کوشتنی دوو کەسایەتی چووە کە دیارە ئەو کاتە لەبەرەوەی خەڵک زۆر فیراریە کرد نزیک بوو لە ڕاپل ینی نزیک بوو لەو حاڵەتە چووە بۆ بە سزاگەیاندنی چەند خائینێک لەوانە کە ناوی هاتوو ئەڵێن ملازم علایەکە بوو کە لە ئەمنەکا کوژرا کەسێکی دیار و دڕندەیەکی ئەم شارە بوو لەوانە دیسانە ئەو ملازم ئەو شەماڵە کە ئەو کەسی کە بڵێن بۆ منی جێڕایەوە وتی کاتی دەستگیر کرا دوو دەمانچەی پێ بووە یەکێکی وەکو شەید محەممەد کە دەستگیر کراوە یعنی دیارە وەی زانیوە ئەوە بۆ شێوازەش هەر بۆ منی جێڕایەوتی لە شوێنێکیان دیاری کردبوو کە هێزێکیان دروست کرد و هێزی هاوبەشی پێوترا لە ئەمن و لە تەواری و لە پۆلیس و ئەوانە دروستیان کرد بوو ئەگەڕان بە ناو شارە وتیان ئەو ڕۆژە لە فولکەی نالیەوە ڕۆشتن ئەم وای زانی بوو ئەو وەجبەیە کە ڕۆشتووە
وەجبەی تر نەهاتووە بە دوای هاتووەتە دەرەوە لەو کۆڵانە کە پێڵێن کۆڵانی تۆڕنەچیەکان ئەوە بڵێن چەند دوکانێکی تۆڕنەکاری فیتەری تێدایە تی هاتووەتە دەرەوە لەو کاتۆ دەستگیر کرابوو محەممەد یعنی لە پرۆسەیەشی قارەمانانە دەستگیر کراوە ینی جێگەی شانازی ڕابوونی ئیسلامیە بەسەرجەم بیزات بزوتنەوەی ئیسلامی پێشوو دیسانە مامۆستا ئازاد کەسێکی کاریگەر بووە کە دنیا یعنی ئەو خەڵکی کە ناسیوێتی بە خەڵکی غەیری ئیسلامیەکانی شایەتیان بۆ داوە کە مامۆستا ئازاد هەم کەسێکی لە ڕووی سەربازی و کەسێکی یعنی کەسێک بووە بەڕاستی کەسێکی دامەزراو بووە کەسێک بووە هەمیشە هاندەری هەر بۆ خەڵکێکی تر بڵێن بۆ لە گەڕێکی شیعە باسوانە چەند کەسێکی بەشداربووی وەکو چەکدار چەند کەسێکمانی لەوانە کاک عەبدولحەمیدی سلێمانی لەوانە مامۆستای ڕەحمەدی خوای گەورە بەشێت قبوڵی کا مامۆستا سەماوی کاک عومەر ئەحمەد بڵێن ناسراوە بە کاک عومەری ئیدارە و چەند کەسێکی تر هەتا کاک عومەری ئیدارە لە ڕاپەڕینەکە بریندار بووە یعنی ئەمانە خەڵکانێک بوون کە شانەی چەکداری بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە بوون ئەمانە بەڵگەن و دیسانەوە لە کارێزەوەش کۆمەڵی خەڵکمان هەیە کە خەڵکی دیارن ئەمە حەزم کرد ئەوە سەرەتایی بکە مامۆستا دیارە بیریش و باسی بکە ڕۆڵی شاری سلێمانی ڕۆڵی شاری سلێمانی من بەستم ئەوەیە دیارە ڕاپەڕینی هەموو شارۆچەکانی کوردستان هەر کەسە و لە جێگەیەک و لە شوێنێک و لە تاریخێکا گرنگە هەر کەسە و لە هەنگاوێکا گرنگە گرنگ و گرنگتر هەیە دیارە دەواازەی ئەوەی کە پێ ئەوتێ ئێمە جێگەی شانازی هەمومانە دەواازەی ڕاپەڕین پشت دەربتوێن شانازی هەموو گەلی کووردە بە تایبەتی باشووری کوردستان خۆشبەختانە کە ئەوش هەر سەر بە پارێزگای سلێمانیە بەڵێ لە کاتێککە ئەو ڕاپەڕینە دەستی پێ کرد لە پێنجی سێ لە ڕانیە لە دەواازەی ڕاپەرین دەست پێ کرد دوجار گوازرایەوە لە پێنجی ئەفوشەشی سێ لە بازیان دەست پێ کرد بەڵام ئەمانە ئەو ڕۆڵە گرنگەی کە وەکو شاری سلێمانی دیارە ئەگەر ئەمان لە هەنگاوێکەوە تەوانەوە نادیدەگرتن نییە مەبەستم مەکانەتی لە کەسێکەوە بۆ کەسێکەوە لە شارێکەوە بۆ شارێک لە پێگەی سیاسی و ئیداری شوێنێک بۆ شوێنێک تر گرنگی هەیە کاتێک کە دەواازەی ڕاپەڕێن ڕانیە ڕاپەڕی ئەمە گرنگیەکی تایبەت بوو ئەمە داگیرسانی کوورەی ئاگرین بوو ئاگرینی ڕاپەڕین بوو بەڵام کاتێ پارێزگایەک وەکو ڕاپەڕین وەکو پارێزگایەک بە وەحدەی ئیداری گەورەتر لە ئەو ڕاپەڕیوە ئەمە ڕۆڵ و کاریگەری زیاتری هەیە تاوەکو قەزایەک یا ناحەیەک یا یەکە ئیداریەکی بچووتر هەڵبەت سلێمانی هەبەمە یعنی گوڕێکی بەهێستریدا بە ڕاپەڕین لە کوردستانە هەڵبەت شارەکانی تر پارێزگاکانی تر ئەگەر بیت شارێک دوو ڕۆژ دوای سلێمانی تەواو بووە ئەم جا لەوێ دەست پێکات دیارە ئەمە هەڵبەت پلانە بەڵام ڕژێمیش زیاتر حسابی بۆ سلێمانی زۆرتر کردووە بۆ زۆربەی ملازمە خوێن ڕێژ و پیا و کوژ و درڕندەکانی خۆشی زیاتر بۆم شارە نادووە زۆربەی ئەمن و زیندانە داپۆسێنەرەکانی شەر لێرە بنیادناوە هەڵبەت بە درێژایی مێژوو مامۆستا ئەگەر بین هەر وەکو سەرەتا باسم کرد لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە لە دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە سلێمانی چاوی هەموو لایەکی لەسەر بوو ڕاپەڕینە خوێناوەکانیش هەر لە ساڵی 1930ەوە تا دێتە یعنی بە مێژووە بین هەتا ئەو شتەی کە بووە بە مێژوو لە کوردستانە زەعیم سدیق کە دڕندەیەکی سەردەمی عەبدولسەلام بووە ئەوەی کە بووە بە تاریخێک ئەوەش دیسانەوە مەدالیایەکی ترە بۆ شاری سلێمانی زۆر باش مام سەباز دێمە وڵات مامۆستا جعفەر بێگومان زۆر جار قسە دەکرێت کە بەشێکی کەم لە پێشمەرگەی لایەنەکانی تر دەستیان نەپاراستووە لە بوون ڕێزگرتنی هاوڵاتیان یان بوونە بە تاڵانبردن و بە هەدەردانی ماڵی گشتی پێشمەرگەکانی بزوتنەوەی ئیسلامی تا چەند هەڵگری ئەم پرەنسیپ و ئەخلاق و پەروەردەیە بوون کەوا دەستپاکانە بە ئەمانەتەوە توانیان بە ئەرکی خۆیان هەڵسن و هیچ شتێک بۆ خۆیان ڕەوانە بین وەکۆڵێ لە ئاوی شەو پارێز بکەن زۆر خۆشە بەس پێشە و جوابی جەنابەت حەزم کرد ینی ئەو محەممەدی حاجی مەحموانە چۆنێک و چەپکە گوڵێکی زۆر ئەوانە یان کاک ئازاد یا هەر ئەو شەیدانیکە یا کاک عەلی سیوەیلیمان کە پێش ڕاپەڕین لە 1970 وانەیە لە منطقەی شاباژێر شەید بووە کاک محەممەد مەحموود ئەنی کاتێک و عەرز دەکەم ئەو برایانێک ئێستا حەز ناکەم لایەن بێنم وتی ئێمە کە چوینە ئەمنەکەمان گرت وەختە
کە خوار ئەمە سوورەکە ئەمەکەی سەر جادەکە بووە مرکزی ڕۆشنبیری شتەکان لەسەر لای بەنزیخانەی کۆن ینی یەک ژوورێک تابع لحركة الإسلامية همو ملفكان لوي رسمي دمانشا كاتمكي شهيد كاغ محمد حاجي محمود لسرمي الزكاة جاء هنا معنوا كاغ أو برا ناوي نموتي ما مصا جنازكي كاغ محمد يعني كجيراو أمن جيرا خويني لي أشورا يعني أو دقة كشتبو يعني سوتان بيان زابزانا وتي يعني أقل بيوتا توب شو ناچار بووم بڵێن شەڕەکە بەجێ بێڵم وتی منەچم دوم زۆر سپاس مەمنونیشتم ڕۆژ بووە مزگەوتی حاجی حەسەنی لۆکە کە بۆ تەشیە جەنازەکەی شەید کاک محەممەد کە کاکسمکۆی برایەوە خوشتیشان هەر بەهۆی ئەو گرتنەوە کە شەهید بوو ئەنی بنەماڵێ سێ کەسیان لێ شەهید بوو ئەنی بنەماڵە حاجی محموی قزلەدی اینجا کاک علی سیۆلیمان چۆن لە شاباژێر شەهید بووە زۆر برایکەمان ینی کە يعني دوایەوە لە کاتی خۆیان کە برایان هاتنەوە بۆ تەنظیم لە ئێستای بۆڵینە ینی ئێستا کە یەکێک لەو زەلامانە ماوەتی ئەبەکرکی سایش پێ وتی ئەو سێ زەلامەوتم دابەزی وتم کاکوازیان لێبێنە هەرچیان بڵێن پێی حکومەت ئەم وتی تینەوەڵات تەقەی لێکردن یەکیانی کوشت یەکیانی گرت یەکیان ڕای کرد دوای قەدەری خوا ئەویش لە چەمی تێت کەوت ئاوەکەوانێ و هەر شەهید بوو هیچیان نەگەشتنەوە کە لە بنەماڵی خزمانی دێگەڵ بوون ئەوان هەمویان هەرسێکیان شەهید بوون بەحەقەت ینی وەکو جەناب دەفەرمی اینجا بەڵام بینە سەر باسەکەی پرسیارەکەی جەنابەت ینی ئێستا سوپاس بخوای تحدا ئەەکەم لە یەک قەوانە فیشەکە ئەوە نە بە ئەمانەتەوە کارمانە کرد ئەوەی بڵێ ممتەلەکاتی عەسکەری بوو وەکو غەنیمە من وەکو خۆم ینی زۆر ئەو برایانش کە بە دەورمانە بووە کەسێکمان نەبوو فیشەکێک هەڵبگرێت دا ئەنرا بەداخەوە سا ئەوش بۆ مێژۆ جێڕمە وەکو کاکە ئەفەرمێ وەکو شاری سلێمانی نەک لە 923 و ئەوانە کە ئینگلیس قەسری سلەیمانی کردووە ماڵی ئێمە و کاتە لە مزگەوتی گەورەیە بووە باپیرم خوافکە هەموو جارێ جێڕای و کاگەحمەشی ئەومە پێگرا قومبلەکەی لە خۆی لادای بە ماڵەکەی ئێمەیە ینی ئەوەنەی چاڵ کردبووتی هۆدەهۆیانێکم تا دووری ئەنج هاتۆتەوە ئاسی ئەنی زمانی ئینگلیس کە شێخ مەحموود مەلیک هەر دژی داگیرکەرانی خاچی کوردستان جەنگەوە ینی ئەم شارە نەبێتە فشۆ خۆڵکێشان بەڕاستیەکەی لانکەی ڕۆشنبیری و تێکۆشان بووە بەڵام ئیتر قەدەری خوا خوێن جاوی کە جەناب دەفەرمی باوەڕکە ینی ئەوانەی کە من ئاگام لێ حتا ئەو هەموو متەلەکاتەمان هێنا لە مەکتەبەکەی پیرەمێرد داماننا یادی بەخێر بە هەر بڵم کاک مەڕوان کە مەفرەزەی بۆ هاتنەوانێ ینی من کە هاتمەوە بە ئەوان بەسەریا بازنێم ڕۆژی دۆم کە هاتمەوە لە ئەمنەکە لە ماڵەوە جەماعەتێک نوێژیان دابەست بوو سێرم کرد شەهید مامۆستا جەمالی برام بوو خۆی و 5 کەسی کەم 6 کەم لە دوایەوە نوێژەکەم دابەست و تا سەلامیدایەوە ئەوە چەند ساڵ بوو نەمدی بوو ینی لە هەشتا و بڵێن چوارەوە کە ڕۆژ 5 من چوون بۆ دی و دوای مامۆستای بەرزنجی بەندەی ناردەوە خەتەر پەیوەندی ئیسلامیەکان هەبوو مەقسەد نەمبینی بوو ئەنجا بزانە وەکو بینی بەڵام ئیتیصالی تەنظیمی هەبوو هاتبوون بۆ قەراق پەڕی بوونەوە ئەوش ئەگەر ئیجازە بێ بیگەڕمەوە وتیان لەو گەرمانەیە ماونەتەوە چی بکەین هاتنە وەکو کاکە ئیشارەتی پێدا تەنظیم وتم کاکە جان هاتی هەر هەڵسەنە سەر پێ چواردەوریان جاش و جێیشە دیارە وتم دەی کاکە جان جێبێکی شڕپەیاکەن چەند کەسێکن 20 کەسن چەند نەفەر نانی نەفەری بەرن و 6 فەردە کیمیایی بخەنە ناو سیارەکەوە دوو کەس بچێت کە ئەنەما گەنم دەرمانەکەن بە گەنمەکەوە بەڵام نەئەوەستن بگەڕێن هەر کەسێک و نەفەرێکی بۆ تاکەوتنەوە شەوی دوایتر ئەنجا پەڕی بوونەوە بۆ قەراخ ئەوە حاجی محەممەد گەری یادی بەخێرە ولانەیان کاک عمر مەلا عومەرمان پێوانە و غەزالی ئەویش خۆی لەو مەفرزەیە بوو حەزمە کرد ئەوانە بێن ئەلاکولین جا ئەوەی کە جەناب دەفەرمی باوەڕکە ئەم شتانە کو ئەکرایەوە یەک وەرەقەی ئەوەی وەکو جەنابەتی کەسێک نەبوو بیبا بۆ خۆی یان من وەکو خۆم تەحەدا ئەکەم یان یەک کەسێک ئەگەر کەسێکی بووە چونکە ئینسانە بەڵام هەموو ئەو شتانە دانرا بوو لە کاتێکە کاک ماسەکرێکان هاتەوە وتم مامۆستا گیان ئەم شتانە بابەرینە شاباژێر لەم قەڵاچوالانەوە لە بینایەکە دایانێن بەداخەوە یادی بەخێرەوە بە ئەگەر گوێشی لێ بوو وتی وەلا جعفەر خەڵک بۆ کەرکووک و مووسڵاتۆ بەکفایر بە من لێ دێت بۆ شاباژێر وتم کاکە ئەسکەریان زەرەر ناکەین ئەی بینە ئەوێ ئەم هەموو متەلەکاتە ئەمە احتیمالە لە دەستمان ئەچێت باوەڕکە دوایە خۆمان نەفەرمان ناردەوە ینی لە ئەمنەکە بەندە من شاهیدم توێتایەکی کە عومەری برایی ئامۆزای بەکری غاز بەداخەوە کەسە هەڵوەرین بەلایشکە دوو توێتامان بار کرد هەر لە مەلەفی خۆمان ینی لە مەلەفی کەشوی خۆشمان هێنامان لەوێ بێ لەم هەموو چەک و چۆڵەی کە هاتۆتە ناو بڵێن مەکتەبی پێرەمێردەوە هەمومان لێدا وتم با ببین بۆ شاباژێ بۆ قەڵاچوالان ئەو مامۆستاکرێکار
تەمەەن و فاکە من بمرم ئینشاڵڵا بمێنێ ینی شای بۆ قیامەت وتم بابی بین ئەو دیوتی نا خەڵک بۆ کەرکک و مووسڵ ڕات وەکو کاکە ئیجاری دوو ڕۆژ دوای ئەوە سێ ڕۆژ دوای ئەوە شارێکە گیرایە قەزایشکی ئەگیرا بەکفار ئەسکەریان زەرەر ناکەین بەداخەوە دوایە خۆمان نەفرێکمان ناردەوە کە دوای ئەوەی کە کۆڕەوەکە بوو ئاگری بە قوتابخانەکەەوە ناو سووتانی تەقان دیەوە ئەو هەموو متەلەکاتە باوەڕکە زەلامە بووی دوایی دەمانچەی ساغم چەندانەیەک دۆزیوەتەوە ئەنی ئەوە نەبوو خەڵک دەمانچەکە خۆ دەمانچاڵ گیری ئۆخرێت بەڵام پێشمەرگەی ئەو کاتەی بزوتنەوە ئیسلامی ئەوەندە بە پاچی ئەوەندە بە چاچی ئەوەندە بە نەزیهی کارەکەی ئەبر بەڕێەوە بەداخەوە ینی ئەوە سیارە ئاودیوکردن یا ممتەلەکات وێرانکردن هیچ شتێک نەبوو ئەوەمەی من ئاگادار بم حدای ئەوە ئاگاداری خۆمە وەکڵێ لە ئاستی تاکە کەسیاوە ویا لەسەرەوە ئەم داوا و پێشنیارە هاتووە ئەم جۆرە دامگەڕا بۆ نێو مەخلاقە لەسەر دابەزی بوو پەروەردەیەکی زۆر نەزیه و جوان ئەم پێشەوەکانمان خۆی ساغ هەندێکیان ڕۆشتون خۆی گەور بەشیان شاد کات ئەوانش کە ماون حاڵی حاصل لە گۆڕن بەخواوەی کە ئەمڕۆ هەیە بار حاڵ شتێکە بێت ئێستاشی لەگەڵا بێ ینی ئێستاشی لەگەڵا بێ کاکە خۆیمە کار بەدەستەکانمان کەچێتە دەوڵەتەوانێ سوپاس بۆ خوا ئەوان شاهدی ئێمە خۆوان خۆمان هەڵکێشی نابێ ئەبێ ناحەزەکەت شاهدی چاچی و پاچەکەت بۆ بان ینی هەمان بووە ئێستاشی لەگەڵا بێت کە پلی وەزیری دیوە کرێت چییە ئەوەی من بزانم نازانم ئەگەر خانەکە بێت ئێ باشە معقولە کابرا وەزیر بێت ئەوە ئەگەر دزی بکات دەبێت کرێکی بێت نا لەبەرەوە ئەم بەرنامەی خوایە ینی ئێمە کە هەڵگرەکەین ئینشاءالله خوای گەورە لە کەم و کورتەکانشمان ببوورێ ینی ئێستاشی لەگەڵا بێت ئێستاشی لەگەڵا بێ بەندە یاکاسە هەر برایکی کە جەنابێت کە گەنجێکی جوانی هاتووتە پێشەوە خواتە من درێژتان کە ئینشاءالله ئێمە ئەڕۆینە دێت ئێوە ئەخوازین بۆ پاچی و نەزیهیە بیبن بەڕێوە و تا زۆر باش مامۆستا جعفەر کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر بە کورتی کۆتا قسە و پەیامتان لە یادی ساڵڕۆژی ئازادکردنی شاری سلێمانی چییە؟ وەڵڵاهی کۆتا پەیما وتەمان ئەم میلەتای کوردە میلەتێکی موسڵمانە ئەخوازم لە خوای گەورە بمان خاتەوە سەر سکەی ئیمان و ڕەوشت و ئەخلاقی بەرزی ئەم نەتەوەیە کە بەڕاستی هەنێ جار لێرە و لەوێ چۆنەڵی ترازانیان هەنێک کەسێ قسەی نامەعقول و چی ئەکا بەڵام ئێمە دڵمان گەورەتر بێ چونکە خوای گەورە فەرمێ بە پێغەمبەرەکان بە پێشەوەکەمان وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە لیلعالەمین ئێمە کە ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامین هەڵگەری ئەو پەیامە پەروەردگاریین پێشەوەکەمان ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەبێ ڕەحمەت بین لیلعالەمین ینی دڵمان گەورە بێ لە ئاستی هەڵە و پەڵەی ئینسانەکانی کە خۆمان ئینسانن لەبەرەوە ئەگەر بتوانین دکتۆرێکی باش بین بۆ تەداوی دەردەکانی دەرونیان ئەخلاقیان ڕەوشتیان بە هەموو جۆرەکانیەوە ئەخوازین لە خوای گەورە ئینشاءالله ئەم میلەتە کاڵای باڵای یاساکەی خوا بێت ئینشاءالله و ئاڵای ئیسلامیش چەکاوە بێ لەسەر تاسەری جیهانە مامۆستا سەرباز دێمە لای جەنابەت کۆتا قسە و پەیامتان لە یادی ڕزگارکردنی شاری سلێمانی ئەلبەت کاکڕاز من ئەوە ئەڵێم دیارە ڕاپەڕین کۆمەڵێک شتوای لێکرده بوو کە سەر بگرێ ڕاپەڕین یعنی هەندێک خاڵ ئەبێ لە بەرچاوی بگرین کە بە پایانی گەیاند ئەم خاڵانە من ئەم پەیامەم زیاتر بۆ سەرکردایەتی سیاسی گەلی کووردە چونکە تاچی کوردی بەڕاستی تاکێکی ڕۆشنبیرە تاکی کوردی ئەگەر ململانی سیاسی و حیزبایەتی وازی لێ بێنێ تاچێکی وەکو هەویرێک وایە هەرچیت بوێ لێ دروستەکەی بەڵام من ئەوەنداڵێم سەرکردایەتی سیاسی بیزات هەردوو حیزبی دەسەڵاتدار بیرێک لەوە بکرێتەوە کە چی بوو ڕاپەڕینی گەیاندە ئەنجام یا بە ئامانجەکەی گەیشت ئەوە بوو نێوماڵی کوردی یەکخرا هەڵبەت ئاشتەواییەکی باش دروست کرا ئەوە ڕاپەڕینی گەیاندەپایان کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر سپاسانەکەم یەک لە بەڕێزان سەرباز ژاڵەیی و مامۆستا جعفەر ئەحمەد بەشداربوونی ڕاپەڕین سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ ئامادەبوونەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ